پەیام هۆکاری سکاڵاکەی سەرۆکوەزیرانی ماوە بەسەرچووی هەرێم لە دادگای فیدراڵی و نێوەڕۆکەکەی بڵاو دەکاتەوە. زانیاریەکانی پەیام تۆمارکردی سکاڵاکەی مەسرور بارزانی لە دادگای فیدراڵی ئەنجامی سەردانەکەی نێچیروان بارزانیە بۆ بەغداوتاران و بەڕێکەوتنی سیاسی ئەو کارە کراوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا پارتی دموکراتی کوردستان لە پێناوی خۆڕزگارکردن لەو دۆخەی تێی کەوتبوو پەنای بۆ لایەنە شیعەکان و ئێران برد. لە بەرامبەر سازشی پارتی بۆ ئێران و لایەنە شیعەکان لەسەر سکاڵای مەسرور بارزانی دادگای فیدراڵی بڕیارێکی کاتی بۆ ڕاگررتنی کارەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق دەرکرد. بەمەش مەترسی هەیە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کەوا بڕیارە لە دەی مانگی داهاتوو ئەنجام بدرێت بۆ کاتێکی نادیار دوا بخرێت. سازشەکانی پارتی بۆ لایەنە دەرەکیەکان لە کاتێکدایە ئەگەر کەمێک نەرمی بۆ حیزبە کوردستانیەکان نواندبا دامەزراوەکانی هەرێم شەرعیەتی یاساییان بۆ دەگەڕایەوە و دەمێک بوو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام درابوو. مەسرور بارزانی و پارتی لە قسەکانی خۆیان پەشێمان بوونەوە. دوایی بڕیارەکانی دادگای فیدراڵی لەسەر نەوت و موچە و هەڵبژاردن مەسرور بارزانی و حیزبەکەی چەندین جار دادگای فیدراڵیان بەنا دەستوری و دادگای شۆڕشی سەردەمی بەعز ناو بردووە کەچی ئێستا پەشێمان بوونەتەوە و جارێکی دیکە پەنایان بۆ ئەو دادگایە بردووە کە پێشتر بە دادگای سەورە و نادەستوری ناویان دەهێنا. ناوەڕۆکی سکاڵاکەی مەسرور بارزانی. سکاڵاکەی مەسرور بارزانی لەسەر کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق تۆمار کراوە و دوو خاڵی سەرەکی لە خۆ دەگرێت. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم داوای لە دادگای فیدراڵی کردووە شێوازی دابەشکردنی سەد کورسیەکەی پەرلەمانی کوردستان لەلایەن کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق هەڵبوەشێنێتەوە کە بەم شێوەیە دانرابوون. پارێزگای هەولێر 34 کورسی، پارێزگای سلێمانی 38 کورسی، پارێزگای دهۆک 25 کورسی، پارێزگای هەڵەبجە 3 کورسی. مەسرور بارزانی لە سکاڵاکەیدا ئاماژە بۆ دەکات کۆمیسیۆن لەسەر بنەمای دەنگدەران کورسیەکانی دابەش کردووە. ئەمەش نادەستوریە و بەپێی دەستوری عێراق دەبێت دابەشکردنی کورسیەکان لەسەر بنەمایی دانیشتوان بێت. لە بەشێکی دیکەی سکاڵاکەیدا مەسرور بارزانی داوا دەکات کورسی پێگاتەکان بگەڕێنرێتەوە بە پشتبەستن بە بڕگەی یەکەمی مادەی 49 دەستور کە داوای لە بەرچاوگرتنی نوێنەرایەتی سەرجەم پێگاتەکان لە دەسەڵاتەکانی یاسادانان دەکات. سیناریۆکانی بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. سیناریۆی یەکەم، ئەگەر لایەنە سیاسیەکانی هەرێم بە تایبەت پارتی و یەکێتی ڕێک بکەون ئەگەری هەیە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە مانگی دەی ئەمساڵ بکرێت. لەو کاتەشدا دەبێت داوا لەلایەنە شیعەکان بکرێت تەمەنی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق درێژ بکەنەوە کە لە حوتی 2024 بەسەر دەچێت. سیناریۆی دووەم، هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکەوێتە ساڵی داهاتوو لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەنجامەدرێت تاو کاتەش ستافێکی نوێی ئەنجومەنی کۆمیسیاران هەڵدەبژێردرێت. چارەنووسی سکاڵاکەی مەسرور بارزانی. دەرکردنی فەرمانێکی کاتی لەلایەن دادگای فیدراڵی کە بووە هۆکاری ڕاگررتنی کارەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بە مانای ڕەوایەتی سکاڵاکە نایەت و دەکرێت لە داهاتوودا ڕەت بکرێتەوە. لە قۆناغی داهاتووش هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان هەر بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی بەڕێوە دەچێت کە پەرلەمانی کوردستانی کردوتە 100 کورسی و سیستەمی هەڵبژاردنەکەش چواربازنەیی دەبێت.
بۆ کورسی کۆتاکانیش ئەگەرێک هەیە لەو 100 کورسیە 5 کورسیان بۆ دابین بکرێت و بەسەر پارێزگاکان دابەش بکرێن. لەم حاڵەتەشدا جارێکی دیکە 11 کورسی کۆتاکان ناگەڕێتەوە.